سڵاوی خوای گەورە سڵاوی خوای گەورەتان لێ بە بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە خۆشحاڵین جارێکی کە هاتینەوە لاتان. بەرنامەی ئەم جارەمان کە ئەکەوێتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە، هیوا خوازین مانگی ڕەمەزان بێتە مایەی لێخۆشبوون و بە خۆداچوونەوە، بێتە مایەی سەرفرازی و ڕزگاربوون بۆ نیشتیمانەکەمان و تەواوبوونی سەرجەم کێشە و گرفتەکان و قەیرانەکان لەم ناو کوردستانەکەماندا. بینەرانی بەڕێز، پێمان خۆش بوو لە بەرنامەی ئەم جارەدا بابەتی پێشوازی خێزان لە مانگی ڕەمەزان باس بکەین و گرنگی مانگی ڕەمەزان بۆ خێزان و کاریگەری لەسەری کە بەڕاستی وەک دەزانین مانگی ڕەمەزان مانگی خۆشببوونی خوای پەروەردگارە. ڕەمەزان و ڕۆژووی ڕەمەزان قوتابخانەیەکی پەروەردەییە بۆ فێرکردن و بۆ ڕاهێنان لەسەر ئارامگرتن و خۆڕاگری، جۆرێکە لە بە خۆداچوونەوەی تاک بەخۆیدا و دروستکردنی پەیوەندی تون و تۆڵ لە ناو یەکترا و قوبوڵکردنی یەکتر و ڕاهاتن لەسەر ئارامگرتن و زیاتر باڵێن ڕزاڵبوون بەسەر نەفس و ئارەزوەکانی تاکدا، جۆرێکە لە دروستکردنی لایەنی پارێزگاری لە لای تاک. بۆیە خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلكم لعلكم تتقون. بۆی ئینسان خوای پەروەردگارە فەرمێ ڕۆژوو واجب بووە بە نەسی ئاەت واجب بووە لەسەر ئیمانداران وەکو لەسەر ئومەتەکان هەر ئومەتە و جۆرە ڕۆژووی هەبووە، بەڵام خوای پەروەردگارە فەرمێ ڕۆژوو یەکێ لە مەبەستە گرنگەکانی ئەوەی فێری پارێزکاری بین، فێری ئەوە بین خۆڕابگرین لەسەر قەدەغەبوونی شتەکان لە تاک خۆی ڕابێنێ لەسەرەوەی کە هەندێشت هەیە لێ قەدەغەیە، بە تایبەتی مانگی ڕەمەزان کە قەدەغەکردنی شتە حەڵاڵەکانیش ئەوەی کە لەوە پێشتریش دروستە بی خۆیت و ئەنجامی بدەیت تۆ لە کاتی ڕۆژوات چەند شتێک لێ قەدەغە ئەبێت. ئەم مانگە تاک فێری ئەوە ئەکات کە یەکتر قوبوڵ کات، لێ خۆشببوونی زۆرتر بێت، ئاسوودەتر بێت و پێکەوە ژیان و لە یەکتر نزیکبوونەوەی بەهۆی ئەوەی هەمومان بەیەکەوە لە یەک کاتدا هەموو سەرجەم مسلمانان بەگشتی واز لە خواردن و خواردنەوەن بەیەکەوە ڕۆژوو ئەشکێنن بەیەکەوە بە ڕۆژوو ئەبن، جۆرێک لە یەکتر نزیکبوونەوە لە ناو تاکەکانە دروست دەبێت و پێکەوە بوون دروست دەکات. ئەمە وامان لێ ئەکات با بڵێن ئەم حاڵەتە ئەم لێک نزیکبوونەوە زیاتر یەکتر قوبوڵکردن و خۆشەویستی یەکتر پێک دروست دەکات لای تاک. ئەمە لە خێزانە کاریگەریەکی زۆر ڕوون و ئاشکرا بەدەستەوەیات و شارەزایان لە بواری کێشە خێزانیەکان و گرفتە خێزانیەکانە باز لەوە دەکەن کە کێشەکان لە مانگی ڕەمەزانە بە شێوەیەزێکی زۆر بەرچاو بەرەو چوونە خوارەوەچن. لە دیراسەیەکە باز دەوەکە لە 7 کێشە ئەبێ بە 2 کێشە ئەگەر بە ڕێژەی کەمبوونەوەی کێشەکان و لە لێکۆڵنەوەیەکی کە جامیعی ئەزهەر کردوێتی لەسەر 1000 خێزان باز لەوە دەکات خێزانەکان لە مانگی ڕەمەزاندا سەرجەمیان باز لەوە دەکەن کە گرفت و کێشیان کەمترە بەهۆی ئەوەی کە بە ڕۆژوون و جۆرێ لە خۆڕاگری و ئارامیان تیا دروست بووە و جۆرێ لە ویستی ڕازیکردنی خوای پەروەردگار وایان لێ کات بە یەکیشەوە ئارامیان لەسەر یەکتر هەبێت و ئەوە بێت. بەس خات و قەدەم هەر یەک شت هەیە کە ئێمە ئەوی جەنابەت باست کرد دەربارەی ئەوەی کە مەسەلا مسلمانان چۆن بن لە مانگی ڕەمەزاندەوە بە تایبەتتر مەسەلا خێزان چۆن بێ. پێم وابێ ناوەڕۆکی هەموو ئەو شتانی کە مسلمانان یاخود ئیمانداران بتوانن زیاتر سەر بکەون بەسەر ئەو کێشە و گیرگرفتانی کە لە ناو خێزاندا یاخود بەمانایەکتر بڵین توانای ئەوەی کە بتوانێت کەسێکی خۆڕاگر بێ بەرامبەر بە لەزەتەکانی دنیا، چونکە ئێمە ئەبێ بزانین ڕەمەزان بۆ خۆی جێهێشتنی لەزەتەکانی دنیا و خۆ دروخستنەوەی لە هەموو ئەو شتانەی کە ئەبێتە مای ئەوەی کە خوای پەروەردگار ئەمری کردووە بیکەن و لە هەمان کاتە ئەو شتانەشی کە نەهی لێ کردووە. من پێم وابێ یەکەم شت خێزان یعنی تاکەکانی خێزان ئەگەر بمانەوێ خێزان لە پێشوازی مانگی ڕەمەزاندا چۆن بێ، ئەساس ئەوەیە کە یەکەم شت ئینسان ینی خۆیەتی یعنی عیبادەتە شخصیەکانەتی کە چۆن بتوانێت لە ڕووی عیبادەتی کەسیەوە تایبەت بە خۆی قەرار بدات، چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێم. يعني براستي مانگی ڕەمەزان يعني شای هەموو مانگەکانە لە هەمان کاتە میوانێکی ئازیزە، يعني سەحابەکان هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم 6 مانگ پێشەوە پێشوازیان کردو بۆ چونکە ئەبینی بازرگانیەکی
پڕقازانجە پڕبەرەکەتە ڕەمەزان ئەبینی ئەمە لێرەیە ئەبێت تۆ کۆمەڵێ کار ئەنجام بدەیت بۆی بتانی ئەو گرێبەستەی ئەو شتەی کە ئەتەوێت لەگەڵ خوای پەروەردگارە ئەو تیجارەت و بازرگانی ئەتەوێت ئەنجامی بدەیت یعنی کارێکی وا بکەی شتانێک نەبنە ڕێگر لە بەردەم ئەو گرێبەستە ئەوەش بەچی ئەبێت چونکە ئێمە کۆمەڵێک شت هەیە کە ئەبێتە خەلەل لەو گرێبەستەی کە تۆ بڕیارت داوە لەگەڵ خوا مەسەلە بازرگانیەک بکەی قەرزێک بدەی هەر شتێک بکەی ئەمەش بەچی ئەکرێ ئەمە بەوە ئەکرێ کە ئەبێت بەڕاستی یەکەم بە فیڕۆنەدانی کاتەکان لە مانگی ڕەمەزانە ئەمە زۆر ئەساسە کە ئەبێت ئیمانداران ئاگیان لێبێ و تاکەکانی خێزان ئاگیان کە کاتەکانن بە فیڕۆنەدەن بەو شتانەی کە لەغون بەو شتانەی کە ئەبێت تەمایی ئەوەی کە زیاتر مانگی ڕەمەزان مانگی خۆگرتنەوەی لە لەزەتەکانی دنیا بەڵام ئەبینی زۆر بەی خەڵکی یا مسلمانان جاری وا هەیە بە کۆمەڵک مسلسلاتی مەسەلە فشقیات و یاخود گاڵتەجاری و کۆمەڵێک ئەلەم شتانە یاخود بە پیاسەکردنی سەرجادەکانی شەوانە و یاخود بە مانایەکتر بڵین هەندێک لە بە تایبەتی زۆرتر پیاوان گیرۆدەوە حاڵن لەوانەیە کاتەکەی خۆی بڕوات شەوان لە گازینۆیەکە بە دۆمینەکردن و بە تاوڵەکردن بەم شتانەوە بەرێتە سەر بۆیە گرنگترین شت بەڕاستی ئەوەیە کە ئەبێت ئاگامان لەوە بێت کە ئێمە کاتەکانمان بە فێڕۆ نەدەین خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێت ئەم مانگە لەبەری مانگی قورئانە هەتا ئەتوانین قورئان خوێندنی بەردەواممان هەبێ لە مانگی ڕەمەزانە زیاد لە مانگەکانی تر چونکە لە مانگی ڕەمەزانە ئەجر و پاداشتەکان چەندان قاتن بەسەر ئەو کردوانەی کە لە پێشترا تۆ ئەنجامی ئەدەی خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئەوەیە کە ئینسان دوور بکەوێتەوە یعنی حاڵەتێک دیاردەیەک هەیە لە ناو مەسەلە مسلمانانە ئێستا بەڕاستی وای لێ هاتووە بە شەو نخونی ئەکەن بە ڕۆژیش سیرەکەی هەمووی ئەخەون يعني أما قرفتك لبردم شوكة تو مانجي رمضان بو هاتو أجري تياكوكيتوا روجكد أبي بريتي بلا قرآن خنو ذكر وتسبيحات يا إخوة شبكشد أبي إسراحات يبكي كإسراحات تكر هستي بو مثلا شونوش كردن هستي بو تراويح كردن هما نقب بو شوازي كإستاهيا وخالك يترك لها مي قرنترك كردني دعاء شكو إما بزين أو عبادة جوراني للدعاء القرآن يعني خواي پروردگار يعني باسي أو بيغمبر صلى الله عليه وسلم باسي أو كأفرمي أفضل العبادة الدعاء گەورەترین عیبادەت تبریتە لە دوعا لەبەرەوە ئینسان هەتا ئەتوانێ بەردەوام لە دوعاکانی بەردەوام بێ و بە تایبەتی لە مانگی خوای پەروەردگار هەموو کاتێ ئامادەیە وەڵامی عەبدەکانی بداتەوە و بە تایبەتتر لە مانگی ڕەمەزانە کە دوعا مەقبولە لە لای خوا قبول کراوە و لە هەمان کاتە بەو شێوازە ئەم عیبادەتانە لە لای خوای پەروەردگار قبولە و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی پێویستەکە وەکو حاڵەتی شەخسی ئەوەیە کە ئەندامەکانی لەش پێویستەکە لەو ڕۆژەدا هەمووی مەسەلە هەمووی بەڕۆژوو بێ يعني ئەندامەکان پێویستەکە لە سەرپێچی خوادا بەکار نەهێنرێ مەسەلە تۆ چاوت بە ڕۆژووە بۆی کە نابێ بەڕاستی سەیری فلیمێکی ناشەرعی بکەیت کە تۆ مەسەلە هەرچەنە لە ڕووی مەسەلە لە ڕووی سەحەتی بۆ تەندروستی بڵێن ڕۆژەکەت نایشکێنێ بەڵام لە هەمان کاتە ئەمە ئەبێتە ئەوەی مەسەلە پاداشتەکەت کەمتر بێتەوە بۆیە ئینسان هەتا ئەتوانێ ئەمانە من بۆیە باسم کرد بەڕاستی لە ڕووی عیبادەتی شخصیەوە گرنگە کە ئەساسی هەموو چالاکیەکانی کە لە مانگی ڕەمەزانە ئەیکەی بریتێ لەوەی خۆت وەکو خاتو قەدەم خێر باسی کرد ئاشتی و مەسەلە کێشەکانی ناو خێزانەکان لە مانگی ڕەمەزاندا بەڕاستی کەمەکە بۆیە ئەمانە گرنگترین شت بوون ئەوانەی کە من ئاماژەم پێدا جا ئیتر بەنسبەت خاتو بەدرێەوە پێم وابێ ئەگەر ئاماژەیەکمان بۆ بدەی لەسەر ئەو ڕوانەی کە زیاتر خێزان لە مانگی ڕەمەزاندا چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانکە بەڵێ تەیدەن بە قسەکانی خاتووەوان و خاتو قەدەم خێر طبعا من چەند خاڵەگە خەمڕوو لەسەر نوعێتی خێزان لە چۆنەتی بەسەربەرزی بەڕێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژ و طبعا ئێمە بەڕاستی ئەهمیەتێکی گەورە هەیە چەندێک تەویل و تەفسیر و تعبیری جوانی بۆ بکەین هێشتا بەواتە ڕەبانیەکە حەق و حقوقمان نەداوەتێک کە خوا خۆی دەفەرمێ ڕۆژ بۆ من خۆم پاداشی دەدەمەوە بەڵام ئێمە ئەوەندە دەزانین بە عەلەنی دەبینرێ بە دەر لەو پەیوەندیە بەهێزەی خۆی پەروەردگار و بێگومان ئەو عەبداتی و بەندایەتیە ئامی خێزانەکان تاکی خێزانەکان کۆمەڵگە هەز بە ئارامی و دەستەبەرکردنی ئارامی دەکات یەک خاڵ لەسەر مەوزوعی خێزان لە جانیبی ڕۆژ و مانگی پیرۆزی ڕەمەزاندا
من ئەڵم ڕۆژوو قوتابخانەیەکی زۆر گەورەیە لە گۆڕانکاری تاکەکان لە گۆڕانکاری خێزان بێگومان ڕۆژوو دەستەبەرێکی بێگومان بەرهەمهێنانێکی بەرهەمێکی عجیبە بۆ ڕۆژی قیامەت کە ئینسان بە ئەنجامدانی ئەو ڕۆژوە دەستەبەری عیبادەتێکی بێسنوور بێگومان لە دنیاوە لە دوا ڕۆژدا پاداشتێکی بێسنوور خۆی پەرۆگارەوە خۆی بەڕەهای باسی لەوە دەکا ئێمە کە دەڵێن ڕۆژوو دەبێتە دروستکەر لەوە بێگومان دەبێت توانەی ئیمان دەبێت توانەی تەقوا دەبێت توانەی سەبر دەبێت توانەی ویژدان بۆ تاکەکان بۆ کۆمەلگا بۆ خێزان کەواتە ئەم ڕۆژوە حکمتێکی عجیبی تێدایە وا لە ئینسانەکانەکە وا لە تاکەکانەکە وا لە ئامی خێزان دەکا لەم ڕۆژەوە هەز بە ئارامی ڕۆح ئارامی دەروون ئارامی نەفس دەکا و بێگومان دەبێتە ئەهلی سەبر و ئیمانیشی لە چڵەپۆپەدایە و بەردەوام ویژدانیشی ئاسوودەیە و هەچیش دەکا کە بێگومان لە ئەنجامدانی ئەم ڕۆژۆدا تاکەکانی کۆمەلگا لە ئێشوژانەکان لە معاناتان لە برسێتیتان لە ئێشوژانی هەر حاڵەتێکی نەداری و نەبوونی دابن بەم ڕۆژوە حکمتێکی عجیبی تێدا ئێمە وانەیەک فێر دەبین خاڵێکی تر لە خاڵەکان ئێمە دەڵێن ڕۆژوو گشت خێزانێکی باوەڕدار پێکەوە کۆ دەکاتەوە لە عامی سەرانسەری جیهان هەموو ئیمانداران لە یەک کاتێکی زۆر زێڕیندا کە بەربانگە هەموو ئیمانداران لە یەک کاتدا بە تەوقیتکراوی کۆ دەبنەوە و بێگومان بەدەر پێش لە مانگی ڕەمەزانە تاکەکان پەرتەوازن مەشغەڵەتێکی عەجایبیانەیە سەرجەنجاڵیەک بە بازار بە توجارەت بە ئیش و کار بە سەفەرکردن بە تۆڕەکانی فەیسبوک و ئینتەرنێتەوە بە عام تەفرەقەن خێزانەکان بەڵام ئەم مانگە پیرۆزە کاتێک ئەم میوانە ئازیزە ئەم بیربەی چاوە ئەم ڕووناکی ماڵە ئەم فەزڵ و بەرەکەتە ڕوو لە هەر ماڵێکی موسڵمان دەکا دەبێتە مایەی کۆکردنەوەی خێزانەکان دەبێتە مای ئاشتەوایی مای گەڕانەوەی ئارامی بۆ لانەوە خێزانەکان فاتو بەدرێ ینی ئەتوێ بڵێ مانگی ڕەمەزان بەڕاستی هۆکارێکە یاخود دەبێتە هۆی زیاتر بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکانی ناوخێزان لەبەر ئەو ئستعدادە دەرونیەی کە هەروکو جەنابەت باست کرد کە ئستعدادێکی دەرونی هەیە و لە هەمان کاتە ئەو شتانەی کە ئەبێتە مایە ئەوەی کە کۆکردنەوەی خێزانە لە حاڵەتێکی تریش کە هەر هۆکارە بۆ پەیوەند بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان ئەویش ئەوەیە ینی تۆ پێغمەری خوا صلی الله علیه و سلم تەشجیعی مسلمانان و ئیماندارانی کردووە کە ئیفتاری سائم بکەن کە ئەمەش بۆ خۆی جاری وایە کە سوکار و دەوروبەر کۆ بێتەوە وەسیلەی ڕەحم لە وەشا زیاتر مەسەلە بەرجەستە ئەبێ وەسیلەی ڕەحمەکان تۆ ئەخوێنیتەوە و ئەمە ئەبێتە هۆی بەهێزبوونی ئەو سیلەی ڕەحمەی کە لە نێوان مناڵەکان و کە سوکارەکە لە نێوان خۆت و ئەواندا یعنی ئەمە گرنگترین شتە بەڕاستی بۆ ئەوە بڵێن بەڵەیەکێکتر لە خاڵانە ڕۆژی حکمەتی زۆری تێدایە تەوان بەس ئەوەی جێگەی داخە لە کۆمەڵگەی ئێمەدا جاری وایە بێزاریەک و ئێشوژانێک لەسەر نزیکبوونەوەی ڕەمەزان هاتنی ڕەمەزانە دەرەبڕنەوە ڕەمەزان هاتەوە کوێ ڕەمەزاناتەوە ناگیرێ جەو گەرمە هەندێک لەم بابەتانە بەڵام ئێمە دەبێت سەحابی ئاساوەکو خات و ئەوانی شارەی پێدا ئیستیقبال لە ڕەمەزانکەین 6 مانگ پێش ڕەمەزان بەردەوام لەخوا پاڕانەوە بگەنە ڕەمەزان و 6 مانگی دوای ڕەمەزان فرمێسکیان ڕشتووە بۆ لە دەچوون ئەو بەڕاستی خێرە گەورە ئەو فەزلە گەورە ئەو میوانە ئازیزە ئەو مانگی پڕحکمەت و عەزیمەتە کە قورئانی تێدا نازڵ بۆ وەخوا بەڵێنی داوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کۆمەڵێک بەر لێ خۆشبوانی خۆی بخات بێگومان کەوتمان حکمەتی جۆری تێدا لە ڕووی تەندروستیەوە یەک پارچە سبحان الله سوودە بۆ مرۆڤ ئێستا حالیان لە ڕۆژئاوا وڵاتە بێدینەکان ئەوانی کە گاپەرست و مشکپەرستن دوو ڕۆژ خواردن لە خۆیان قەدەغە دەکەن بۆ ئەوەی جسمیان تەوازن وەربگرێ بەبێ ئەوەی هیچ مەبدە و بێگومان باوەڕێکیشیان هەبێ بۆ ئەوەی کە بێگومان تەندروستێک بۆ لاشی خۆیان بگێڕن دیارە ڕۆژە حکمەتێکی دایە بۆ پێغەمبەری عزیز و خۆشەویست کە دەفەرمێت صلی الله عليه وسلم بێگومان کە دەڵێن ڕۆژە حکمەتێکی تێدایە دەفەرمێ پێنجشەمان و چەمان ڕۆژوو بگرن و خەڵغانێکی گەورەشە ڕۆژوو بۆ گەنج بێگومان ئەنجامدانی ئەم ڕۆژوە کە پێغەمبەری عەلەیهی سەلام دەفەرمێ بە گەنج ئەگەر نەیتوانی هاوسەرگیری بکە ڕۆژوو بگرێ کە بێگومان دەبێتە قەلغانێک بۆ پاراستنی ئەم گەنجە لە هەموو ئەو حاڵەت نەشیا و کۆمەڵاتیانێک کە دروست نابینیت ئەمە هۆکارەکەی ئەوەیە بۆچی بە گەنجێک گەوترێت کە لە کاتی نەبوونی هاوسەرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بۆ کات کە بە ڕۆژوو بێت کە ڕۆژوو جۆرێکە لە فێرکردنەوەی زاڵبی بەسەر خۆتە یەکێکی لەوەی پسوەرانی بواری با بڵێن پەروەردەی تەنوێی بەشەری باسی ئەکەن کە ئینسان لە ڕۆژووە ڕاهێنانێکە ئەوان باسی ئەوەکەن هەر ڕاهێنانێک گەر ئینسان خاوەنی خویەک هەڵسوکەوتێکی ناتەندروست بێت ڕاهێنانەکەی ئەگەر بە یەک ڕۆژ و دو ڕۆژ زۆر لە خۆی کاوازی لەبێنە تەرکی نایە ئیلا
ئەبێت ماوەی 21 ڕۆژ بەلایانی کەمەوانێ ئەم کەسە ڕابێندرێت لەسەر تەریکدانی ئەو هەڵسو کەوتە خراپە. ڕۆژوی مانگی ڕەمەزان بەشێکی ئەوەیە تۆ مانگێک لەسەر یەک بە ڕۆژ بێگەرافرێتێک بڵێن تووشی حاڵەتی ئەوەش بە ماوەیەک بە ڕۆژوو نەبێ بەلایانی کەمەوە 20 ڕۆژ 21 ڕۆژ بە ڕۆژوو بووە. ئەمە وا لە تاکی مسلمانەکات سەرجەم ئەو خو ئاکارە تەندروستانەی کە تۆ لە مناڵی زۆر جار کەسەکە ئەو جۆرە تەبعی هەیە و هەڵسو کەوتەی هەیە وازی لێبێنێت. مەسەلەن یەکێ لەوانە تووڕەبوونە وایە هەر تەبیعەتی تووڕەیە. ڕۆژوو ئەبێ فێری ئەوەی بکات ئارام بێت چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لە فەرمودەیەکە کە ئاماژەی پێ إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يصخب فإن سابه أحد أو شتمه فليقل إني صائم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەکە زۆر بەڕوون و ئاشکرایەڵێ ئەگەر کاتی ڕۆژی بە ڕۆژووبوونی یەکێکتان بوو بە نەتووڕە بێ نەهەڵبچێت نەعەزەتی خەڵقی بە قسەیان پێ بڵێ چونکە ئەگەر یەکێکیش وای لێ کرد بەرامبەری جوابی نایەتەوە بڵێ بن بە ڕۆژوو واتە کە بە ڕۆژووبوون نییە لە خواردنەوە بەتەنها ئەبێ کە بە ڕۆژووبوو وازی لەسەر جەم هەڵسو کەوتە خراپ و ناتەندروستەکان هێنابێت ئەوەی کە مەقبول نییە و بەدڵی کۆمەڵگانیە بەدڵی دەوروبەرەکەی نییە تاکیش لە خێزانە بە هەمان شێوە ئەگەر وازی لە ئەم جۆرە هەڵسو کەوتانی بێنێ کە بەدڵی عامی خێزانەکە نییە و بە شێوازێکی جوان گەورەی خێزان ئەگەر واز لە تووڕەبوونەکانی بێنە لەبەر خاطری خوا لە ترسی ڕۆژەکەی چونکە ئەجر ڕۆژەکەی لە دەزایە بە تووڕەبوونە و ئەکات ئارامی دروستەکان لای هاوسەرەکەی خۆشەویستی و لە یەکتر نزیک بوونەوە لە بینی هاوسەرەکانە زیاد دەکات مناڵەکان بە هەمان شێوە هەستەکەن لە مانگی ڕەمەزانە جێوێکی ئاسوودە و ئارام دروست بووە لە خێزانەکانە بۆیە حەز بە ڕۆژووەکەن حەزەکەن زیاتر بەردەوام لە ڕۆژوو و بە قەناعەتی من ئەوەش بە جێبەجێ بێت کە ئینسان ئەو خۆی لە دوای ڕەمەزان نەگەڕێتەوە سەری چونکە تۆ ئەگەر توانیت لە ماوەی یەک مانگە ئەوە ئەڵێن بە 21 ڕۆژ توانیت تەرکیبەی ئەو کەسە ئەگەر بیەوێت و بڕیار بات تۆ بکات لە هەڵەوکەم و کوڕەکانی پێشووی لە مانگی ڕەمەزانە ڕاهاتوە لەسەرەوەی نەچێتە سەری ئەو مانگە دڵنیاییەوە ئەگەر بیەوێت بەردەوام بێت لە ئەم تەوبەی بەردەوامکە لە دوای مانگی ڕەمەزانیش ئەم هەڵسو کەوت و ئاکارە خراپانە دووبارە نابێتەوە واتە ئەتوانی بڵێ پێشوازی مانگی ڕەمەزان بۆ خێزان لەوەیە گرنگە ئەم خێزانانە ڕاست دەبنەوە لە مانگی ڕەمەزانە ڕێکە بنەوە هەڵەوکەم و کوڕیان لەلایەن خۆیانە نایهێڵن ئەگەر لەوە پێشیژەم خێزانە گرفت و کێشا زۆر بێ قدەمە قڕە و قاڵان زۆر بێ وا پێویستەکە دیتر لە مانگی ڕەمەزانە ڕاهاتون لەسەرەوەی بە بێقڕە دانیشن بە بێ کێشە دانیشن گەر کێشەیەکیان هەبوو بە حیوار و گفتوگویەکی نەرموناسک بێ دەنگ بەرزکردنەوە چارەسەری بکەن هیچ کاتێک هەڵ نەچن و هەڵچوونەکانیان بتوانن زاڵ بن بەسەریا چونکە ئێمە ڕۆژوو فێری زاڵبوونی کردوین بەسەر خۆماندا ئەوەیەکی کێ لە گرنگترین وانەکانی قەدەم خەریعین لە قسەکانی جەنابتەوە یعنی ئێمە ئەبێت تێبینی ئەوە بکەین ككاتي بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه وما تأخر يعني أما براسي أنفر مودي بيغمري خواه صلى الله عليه وسلم زور قوريك تو ليك كاتا داواي أود ليك تو رمضان بقري بإيمانك وبويك تو أجرو باداش تشي قورد للاي خواهيا واحتسابا وبو معنايك ليرا بيغمري خواه صلى الله عليه وسلم تيمانا جينك تو أبيت داواي باداش تي قوربكي تيجي للنتيجة أبيت هەڵوەرینی گوناهەکانت هەم ئەوانەی پێشەوت هەم ئەمە بەچی ئەکرێ ئەمە بەڕاستی بە کۆمەڵێک شت ئەکرێ هەروکوانەی باستان کرد ئارامگریە ئەوانێ بەڵام لێرەدا من حەزەکەم ئاماژە بە شتێکی گرنگ بدەم ئەویش ئەوەیە کە بەڕاستی لە ناو خێزاندا کە ئێمە زیاتر بابەتەکەمان ڕەمەزان مەسەلە خێزان لە پێشوازی ڕەمەزاندا لە ناو خێزاندا هەندێک کار هەیە کە پێویستەکە جاری وایە کارێکن حساب بۆ نەکراون بەڵام ئەجر و پاداشتی زۆر گەورەی هەیە لە لای خۆی پەروەردگار بەو مانای کە کاتێ تۆڕ بە ڕۆژوو ئەبی بەو ئیمان و احتسابەوە بەڕاستی ئەبێتە مای هەڵوەرینی گوناهەکانت ئەمانەش چین يعني بۆ نمونە کۆمەڵێک شتن لەوانە لە ناو خێزاندا گرنگترین شت کە من ئەمەیە باسی بکەم ئەوەی لە ناو خێزاندا ڕۆڵی ئافرەتە ڕۆڵی ئافرەت هەروکو ئێمە ئەزانین لە ناو خێزاندا هەمیشە ڕۆڵێکی پۆزتیف و پۆزتیفی هەبووە لە هەمان کاتیشا ڕۆڵەکەی یعنی لە بەڕێوەبردننی ماڵە هەمیشە بەڕاستی توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ بە باشی بۆ تەوازۆن ڕاگ چونکە تۆ سەیرێکی مانگی ڕەمەزانکە ئەگەر لە ناو خێزاندا یەک ئێوارە غیابی مەسەلە ئافرەتەکە ببێ بزانە چی ڕوئەدا کەواتە ئاشتی ماڵ بەستراوە بە کە شخصێکەوە کە بریتە لە دایک بریتە لەو ئافرەتێکە لە ناو ماڵەکە ئیتر خوشکە یاخود مەسەلە هەر کەسێکی ترە کە هەڵەسێ بە بەڕێوەبردننی ماڵەکە لەو هینە بۆیە کە ئەبینی ئەمانە ڕۆڵی ئافرەت لەبەرەوەی پەراوێز خراوە لەبەرەوەی نادیدە کراوە جاری وهەیە ئەمانە ئەبێتە مای ئەوەی کە
ئەم ئافرەتە تووشی ماندووبوونێکی زۆر بێت لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیەوە. ئەمەش پێویست بە چی ئەکا ئەمەش پێویست بۆەکە ئێمە کاتی ئەبینین خی پەروەردگار داوای کاری چاکە و مەسەلە خێراتی زۆرمان لێ ئەکا لە مانگی ڕەمەزانە. نزیکترین کەسێک کە تۆ شایستەترین کەسێک بۆ ئەوەی کە تۆ چاکەی لەگەڵ دابکەی بریتە لەو ئافرەتی کە لە ناو خێزاندا ئیتر ناوی دایکە یاخود مەسەلا خوشکە یا هەر کەسێکی تر کە ناوی لێنێ. بەڵێ مەجالمان بە ئینشەڵا دوایە بێتەوە سەر قسەکانت ئێستا دوای ناو بڕێکینەوە خزمەت بینەران و نینەوە سەر قسەکانمان. ئێستاش بابێنەوە لە یاڤان خان بۆ تاواکردنی قسەکەی داوای دەبرنەکەین. بەڵێ دیارە من ئەوەی کە مەبەستم بوو زیاتر باسی بکەم مەسەلا ڕۆڵی ژن بووە لە هەمان کاتە ئەوەی کە لە مەسەلە خانمان لە هەموو ئەندامەکانی خێزان زیاتر قورساییەکەوێتە کار عفو قورسایەکەوێتە سەر بۆیە بۆ ئەوەی کە مەسەلا مسلمانان بتوان تاکەکانی خێزان هاوکاری ئەو کەسە بن کە چەترێکە بۆ بەڕێوەبردننی ماڵەکە چەترێکە بۆ ئاشتی و ئاسایشی ناو خێزانەکە ئەمەش بەچی ئەبێ بەڕاستی گرنگترین شت ئەوەیە کە هاوکاری خێزانەکان بکرێن. ئێمە دوو جۆر خێزانمان هەیە خێزانێکمان هەیە فەرمانبەرە خێزانێکمان هەیە هەرژنی ماڵەوەی هەردوولان بەش بە حاڵی خۆیان بەڕاستی ماندوو ئەبن ماندوو ئەبن بە جۆرێکی وا کە بڵێ یعنی چۆن کاتێککە ئەبینی مەسەلە ئافرەتەکە جگەلەوەی کە ملزمە بە جێبەجێکردنی پەرستشەکان و عیبادەت و ڕۆژوگرتن و تەراویح و قورئان خوێندن لە هەمان کاتیشە ملزمە بۆی کە لە ناو خێزاندا لە ناو کۆمەڵگەی ئێمەدا خێزانی ناو کۆمەڵگەی ئێمەدا ملزمە بۆی کە دەبێت ئامادەکردنی خوانی ئێواران هەمووی لەسەر شانی ئافرەتەکە بێت. لە کاتێکیشە قورسایەکە زۆرتر زیاد دەکرێت کە لە مانگی ڕەمەزانان چونکە تاکەکانی خێزان هەمیشە تەڵەبیاتیان زۆرترە لە مانگی ڕەمەزانە داوای خواردن و شیرینی و مەسەلەشتی زیاتر ئەکەن ئەمەش ئەبێتە بارگرانیەک بۆ سەر شانی ئافرەتەکان. بۆیە من وای دەبینم کە بەڕاستی ئەبێت بە تایبەتی مامۆستانی ئاینی چۆن جەخت ئەکەنەوە لە مینبەرەکانەوە لە مانگی ڕەمەزانە هەوڵی ئەوە بدەن کە ئەم ڕۆلی ئافرەتە زیاتر بەرجەستە بخرێەوە هانی مسلمانان زیاتر بدرێ لەوەی کە هاوکاری خێزان بن چونکە هاوکاریکردنی تاکەکانی خێزان بەڕاستی ئەبێتە مای بەختەوەری ناو خێزانەکە و بە تایبەتر لە ڕەمەزاندا. بۆیە ئەمە گرنگترین شت بوو کە ئێمە قوز بۆ قسەکانی تۆ زیاکەم ئاوان خان زیاد لەما بێ بزانین لە فەرمودێکی پیامبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بۆیە هەر کەس ڕۆژوو بە ڕۆژوانێ بشکێنێ خێری هەمویانی بۆ نووسێ. من لێرە دڵنیایی بە ئافرەتانە دەم ئەو ئەجری ڕۆژوشکانەی کە بە خێزانەکەی ئەکات دڵنیا بێ لەوەی ئەجری هەمویانی دەستکەوتووە زیاد لە ئەجری خۆشی زیاد لەوەی کە بێ واجبە لەسەر شانیشان کەوان هاوکاری. من یەک ئاماژەی ترم مابوو ئەگەر زەحمەت نەبێ ئەوش ئەوەیە کە بریتێ لەوەی کە ژن بەڕاستی ئەبێت نابێ مەسەلە گیرۆدەی ئەوە بێ بە تایبەتی ئێمە لە ناو مجتەمەعێکی مسلمانان کە زۆرینەی زۆری لە 105 ئەم کۆمەلگای ئێمە مسلمانە ئەسڵەن دەبواە زیاتر ئیلتیزامات بە دقەکانی سنەت و قورئانەوە زیاتر بکرێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خەیرکم لأهله وأنا خەیرکم لأهلی کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانێت چاکترینتان ئەو کەسەیە کە بۆ خێزان و ماڵ و مناڵەکەی چاک بێ و هاوکاری خێزانەکە یعنی ئافرەتی مسلمان لە کۆمەڵگەی ئێمەدا زیاتر گیرۆدەی ئەو کولتورە سەقەتەیە کە ئافرەت دەبێت مولزم بێ بە ئامادەکردنی هەموو شتەکانی ناو خێزانەکەەوە بەڵام لە ڕووی شەرعیش و یاساشەوە هەردوو لە هاوبەشن لە هاوکاریکردنی یەکتریا بۆ بەڕێوەبردننی ماڵەکەیان. بەڵێدەن بە قسەکانی خاتووافان طبعاً ئێمە ڕۆژوو بێ وامان لێ بکە جۆرێک لە وروژاندنی سۆزمان بەرامبەر تاکەکانی خێزان هەبێت کە جەنابەت زۆر جوانتیش کە خستە سەر ڕۆڵ یافرەت و بە تایبەتتر دایک. طبعاً ئێمە بێ زەمینەیەک بۆ ئامی تاکی خێزان ساز بکەین کە چۆنەڵێ ڕەمەزان زۆر بە تاسووقەوە ئیستیقبال بکەن بەکردەوە بیسەلمێنی. طبعاً سیناریۆی مێژوێکی جوان پیشانی مناڵەکانمان بێت لە خودی مانگی ڕەمەزاندا لە هەموو جانبەکانەوە حقوقی مناڵ پارێزراوە بێ و وەکو جەنابی خات و قەدەم خەری شاری پێدا ئەو ئیفطار سایمە کە خێری هەموو ڕۆژانەکانی ئێمە لە زیهنی مناڵەکەدا دروستکەی و لەسەر گەورەی ڕەمەزان لەسەر گەورەی تەراویحەکان لەسەر گەورەی چوونە مزگەوتیان لەسەر هەموو ئەو جانبە خەیرانە ئێمە زۆر مهمە زەمینەیەک سازکەین بۆ تاکی خێزان نەک ڕەمەزان بە دێوەزمەیەک ببینن مناڵەکان ڕەمەزان بە ڕەمەزانی
داهاتوتر زۆر تاسوق من کە لەزەتیان لە ڕەمەزانی ڕابردوو دابینی و تەبعیان لە ڕەمەزانی ڕابردوو دابینی و خۆشی و ئاسوودەییان بینی و خەدەمات و خزمەتگوزاریان لەلایەن ڕأسی خێزان و بینەوە کە دایکە ئەمانە زۆر مهمن کە دەستەبەر بێ بۆ خێزان وەزائیدەن بۆ تاکی کۆمەلگا کەوتمان ڕۆژوو وروژاندنی ویژدانە بۆ ئینسان ئێمە مەفروزە وەکو مسلمان چاومان بەسەر هەموو ئەو هەژارانەوە بێ ئەو نەدارانە بێ ئەو نەخۆش و دەردەدارانە بۆ ئەوانەی کە شکستیان هێناوە لە جانبی دارایی ئەوانەی کە نەخۆش و دەردەدارن لە ڕووی معنەویەوە سەردانیان بکەنەگە لە ڕووی مادیشەوە نەمانتوانی لە هەموو جانبانەوە ئێمە چاوێکمان لە کۆمەلگا بێ بە ئیزنی خوا بەر ئەو ئەجرە گەورە دەکەوین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی لێوە دەکات هاوکاری مسلمان و هەژارێک بێگومانەوە ئینشاءڵڵا ئەجرەکەی بەڕەهای پەروەردگار باسی کردووە سەردانی نەخۆشێک 7,000 مەلایکە دە شەو ڕۆژێکدا نزا دەکا و بێگومان چارەسەرکردنی کێشێک خوای گەورە کۆشکێکت بۆ دروستەکە بەناوی کۆشکی ئاشتەوای ڕەمەزان یەک پارچە فەزڵە هەتاوەکو ئێمە وردبینی تێدا بکەین بەڕاستی ناتوانین حقوقی تەواوی بێنە لە فەزڵ و لە گەورەی ئەم مانگە پیرۆزە ڕۆژ و فەزڵ و حکمەتێکی زۆری تێدا تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا وێ ئێمە دەبێت لە دڵی تاکەکاندا ئەمە بچێنین لە ناخی تاکەکاندا ئەمە بچێنین کە ڕەمەزان لە یەکەم چرکەساتی دەستپێکردنی و فەزڵە گەورەیە لێبوردنا ڕەحمەتە بە نازڵبوونی قورئانیەوە بە هەموو چاکەکانیەوە بۆیە بێ ئەو تەماحە تاکی خێزان و وەزائیدەن کۆمەلگادا دروستکەین لە خۆر هەڵاتن تا خۆر ئاوابوون ئێمە لە ڕەحمەت داین لە فەزڵ و گەورەی ڕەمەزان داین بۆیە دەبێت چرکەساتەکانی ژیانمانەکو خات و ئەڤانی شارەی پێدا بە فیڕۆ نەدەین ئێمە دەبێت بزانین دە ڕۆژ کە لە ڕەمەزان دەڕوا یەک پارچە غەرقی ڕەحمەت دەبین دە ڕۆژەکەی تر خوای گەورە بەر لە خۆشبوونی خۆیمانەخات دە ڕۆژەکەی تر ئازادبوونمانە لە ئاگری جانم ئەگەر ئەم بەڕاستی فەزڵە گەورانە ئەم بەرەکەتە گەورانی مانگی پیرۆزی ڕەمەزانت لە مێشک و زیهنی تاکدا چەند دەزانێت کە ڕەمەزان چ بەهایەکی گەورەیە چ داهاتێکی گەورەیە چ توجارێکی گەورە وەکو خات و ئەڤانی ژارەی پێدا کە لە دەست دەچێت بۆیە دەبێمە ئیستیغلالی کاتەکان بکەین تەماحی زیاترمان هەبێ هەموو چرکەساتەکانمان بەکاری پڕخێر و بەرەکەت بەرینە سەر بەس خەت و بەدرێک قەوسم بیت یعنی قسەکانی جەنابەت درێک شتی بیر خستمەوە کە زۆر گرنگە بەلامەوە بۆی زیاتر لە ئاماژەدان بە مەسەلە ئاراستەکردنی مناڵ لە مانگی ڕەمەزانات چۆن بێ گرنگترین شت بۆ خێزانەکان بەڕاستی بێ ئاگاداری ئەوە بن کە کاتێک مناڵەکانیان تەوجیهەکەن بەوەی کە بە ڕۆژوو بن نابێ لەبەر خاتری ئەوە بە ڕۆژوو بن کە لەبەر پاداشتێکی دنیای بە ڕۆژووە بن چکە بەڕاستی ئەبێ مناڵەکان تێبگەێنی تۆ ڕۆژوو خوایە خوش ئەجر و پاداشتەکەیە داتەوە لەبەرەوە خێزانەکان خۆیان بگرن لەوەی کە هەدیە کڕین بۆ مەسەلە مناڵەکانیان بەو ناوەی کە تەشجیع یان بکەن بەڵکو ئەم هەستە لە مناڵەکە دروستکە کە ئەم شتەی تۆ ئەیکەی زیاتر گرنگیدان بێ بەوەی کە لایەنی ئیمانەکەی زیاتر بەهێزتر بکەی وەکو مناڵەکە ئەمە گرنگترین شت بوو لەوە بەڵێ بەسوانی لە کۆمەڵگەی ئێمە زۆرێک کە لە مناڵش مناڵم لە سەرەتا بەڕۆژ زۆری لە عادەت پێوەگرتن و خوب پێوەگرتنە بەڵام گرنگە دایک و باوک ڕنگدانەوەی ئەمە لەلایەنە ڕوحیەکانە دروستکەن لە ڕەمەزانە خستی خۆشەویستیان بۆ دەوروبەرەکان زۆر بێ بەزەیان بە فەقیرا زۆرترێتەوە خوای پەروەردگارەوێ لی نزیک ببینەوە لە مانگی ڕەمەزانە هەر ئەو بڵین جەوە ئاسوودەی و ئارامی کە دروست بووە پێم وایە مناڵەکە خۆی ڕایانە لەسەر ئەوە ئەگەر هاندانیش هەبێت زۆر جار هەندێک مناڵ هەیە پێویستی بەوە نییە تۆ هاندانی وەکەی بەس من قەناعەتم وایە زۆر ئاسایە ئەڤانخان هەندێک مناڵ پێویستی بەوەیە هاندانی دیاری و ئەوەشی بۆ بکەی بۆی ڕابێرە سەر ڕۆژ من پێم وە بێخات و قەدەم هەر هاندانی مناڵەکە بە لەسەر ئەمە ینی گرنگی هەدیەکەی ئەوە بەلاوە مهمتر نەبێ لە گرنگی ڕۆژەکەی یعنی هەمیشار چاوەڕێ ئەوە بکات ئەوە گرنگترین شت بووکەوە یعنی خاڵێکی تر لەو مەسلەی مناڵەکە ئەخات و بەدرێ ئاماژەی پێدا یعنی بەڕاستی حاڵەتێک هەیە لە ناو خێزانەکاندا ئەویش ئەوەیە کە منجاری وهەیە مناڵەکە پێویستەکە بەردەوام تەوجیهی بیتێک کە بۆ التیزام بە ڕۆژەکانیەوە چکە جاری وا هەیە ئەوەنێ تەشجیعکردنی لەسەر ڕۆژەکە مەسەلە خەریکەماندووە بێت تۆ هێزێکی معنەوی پێ بدە یعنی ئەمانە گرنگە مەسەلەوەکو لە ناو خێزانە تۆ چۆن تەوجیهی ماڵ و مناڵەکەی خاڵێکی تر ئەوەیە کە یعنی هەوڵدان بۆ ئەوەی کە فێرکردنی ئادابی نان خواردن یعنی بزانن کە نانی خوار یەکسەر مەسەلە نەکەوێ یا مەسەلە مودەی بانگی مەغریب و نوێژی تەراویح و عیشا مودەیەکی کەمە ئەبێ وردە ئەو مناڵە فێری ئەو التیزامە بکەیت کە بە سەریعی نەمرێ لەسەر یعنی بمرێ بە دیار نان خواردنێکەوە یا ئەوە بخوا ئیتر پەکی بکەی و نەتوانێت مەسەلە ئەنجامی عیبادەتەکان ئەنجامدا خاڵێکی تر ئەوەیە بیرخستنەوەی مناڵ زۆر گرنگە لە مانگی بە تایبەتی یعنی مناڵ وا فێر بکرێ کە بیری هەژاران و فەقیرانی بخەیتەوە کە ئەو نانەی کە تۆ ئەی خۆی حەقی مەسەلە هەژارانیشی بەسەرەوەی یعنی تەرجیعی کەی لەسەرەوەی ئەگەر شتێکی خۆشی بێ
بێ سەرمایەکی خۆی بێ شتێکی لێ ببەخشە لە بەرەوەی ڕەمەزان مانگێکی پڕدەرفەتە بۆ کۆکردنەوە عیبادەتی گەورە لە مانگە ئەجر و پاداشتی گەورەترە ئەمانە چاندنی ئەم شتانە زۆر گرنگە و خاڵێکی زۆر گرنگتر مەسەلە مناڵەکان هەروکو لە پێشی شەو باسم کرد وا نەکرێن هەموو شەوەکە بەخەبەر بوون و ڕۆژەکە هەمووی بەخەوە چکە تام لە ڕۆژەکە نبینن و هەستیش بەو برسێتیە ناکەن چکە ئەجری ڕۆژوو ئەوەیە کە تۆ برسیبی تا برسیترت بی الأجر على قدر المشقة. إذن بۆ قسەکانت خاتووان طبعا ئێمە کە دەڵێن ڕۆژوو ئارامگایەکە بۆ لانەکان ئەبێ بەکردەوەژە و ئارامی بۆ مناڵەکان دەستەبەر بکەین و فێری خۆڕاگری و سەبر و ئارامیان بکەین و فێری سەدەقات و بەخشینیان بکەین. من بە کورتی یەک چیرۆکی کوربازەکەم لەسەر مۆزوعی دڵفراوانی و سەخاوەتی لە تاکی خێزاندا تایبەت ڕاستی خێزان وەزائیدەن ئینسان کە مناڵەکەی وا فێر کرد بەردەوام هەستی بەخشینی تێدا بێ. یەکێک لە وڵاتە عەرەبیەکان ئافرەتێکی سحوفی لە کاتی بەربانگا ڕولێکێک لە ماڵەکانەکە ماڵێکی متەواضعی زۆر هەژار کاتێک لە دەرگادا ئەم ئافرەتێکی بەتەمەن ئیستیقبالیەکە بە ئەو پەڕی چۆنەڵی پاکی و بەڕائەتی و ئیستیقبالێکی گەرمیەکە و لە ئامێزێگرێ و بە خێراتنێکی گەرم کە ئیستیقبالی سەر سفرەیەکە لە کاتی بەربانگا خێزانێکی زۆر لەسەر سفرەیەکی متەواضع کۆبوونەوە کاتێک کاچی ئەم طبعا ئەم ئافرەتە سحوفیە دینی مەسیحی بووە. ئەبینێ مافرەتە بە ڕووەگەشەوە ئیستیقبالێکا وای زانوێ سفرەیەکی زۆر عجیب ئەبینێ کە ئەبینێ سەیرەکە سفرەیەکی زۆر کورت و سادە چەند قاپێک نیسک و لەگەڵ یەک دوو پارچەنانی لەسرە لەسەرەوە داێنێ ئیستیقبالیەکە بە زۆر حەدیثە لەسەرەوەی تێر بخوا ئەم ڕۆژنامەنووسە پێم تعجوبە مێنێت تۆ ئەم مناڵانە و چاوەڕێ ئەم تۆزە خواردنن تۆش بە گەرمی زۆر حەدیثی لەسەر من هەندە خواردنەکە بخۆم پێی سەیرە قسە هاتو چۆکاڵە باشە تۆ هەز ناکەی بۆ بە ڕۆژون قورئان زوڵمی لێکردوون ئەم تەکلیفە لە ئێوە ئاکات کە بەم نەداری و هەژاریەوە بەم نانەکەمەوە بە سفرە سادە و ساکاریە بە ڕۆژوە بن ئەزانی وەڵامی ئەم ئافرەتە لێ هاتووە پاکە بەری ئەپڕ لە ئیمان و تەقواڵەتی ئەڵێمە بۆیە بە ڕۆژوو دەبین یەکەم جێبەجێکردنی فەرمانی پەروەردگارە ڕۆژوو بخوا پاداشماتەوە پاشان بۆی هەژارەکانمان بیر نەچێتەوە ئەم ئافرەتەڵە چەندین حەزارەتی ئیسلامی گەڕاوم وەکو ئەو موقیفات تەسیری تێ نەکردم کە لەو کاتەوە مسلمان بۆ ئێستا بۆتە گەورەترین داعی جاکەواتە کردار زۆر گرنگە بە تایبەتی تاکی مسلمان و کەمە دەڵێن ڕۆژوو ئارامگایە هەم ئارامی بۆ مناڵەکان دەستەبەر بکەن وە ڕۆحی هاوکاریان تێدا بێ و کارێکیان بێگومان بۆ ڕوونکەنەوە کە چاوچنۆکیان تێدادا بە حەسادەتیان تیانە بێ و ڕۆحی هاوکاریانتە بۆ بەخشین ئەو بەشەیەکو خاتووەوانی شاری پێدا کە ئەو ڕۆژێک کە خوا پێداوە بەشێکیانی مسلمانانە ئەو خۆشەویستی و بەیەکەوە بوون و من قەناعەتم وایە هەر بەبێ یعنی مناڵی تاکی مسلمان هەر کە گەورە بێت لە خێزانێکی ئیماندارە هەر ئەم ئاسوودەیە کە لە ڕەمەزان ئاینێ بەو مەرجەی کە ئەوەی خوای گەورە دایکردو من بە ئیمان و احتیساب بە تەمای ئەجری لای خوای پەروەردگار بێ و ئەو ئاسوودەیە لە خێزانە دروست بوو بێ بە قەناعەتی من بەسە بۆی ئەم مناڵە ڕۆژووی لەلا خۆشەویست بێت حەز بە نزیک بوونەوەی مانگی ڕەمەزان کە حەز بە ڕۆژوو بوون کە و ئاسانکاریە بۆ ئەوەی کە بەردەوام بێ لەسەری بەوەی کە هەستەکات ئەمانە هەر خێزان هەمووی هەست بە یەکترەکات تۆ برسیتە ئەویکە خەمت لێ ئەخوات ئەویکە خزمەتە دەکات تۆ بێتاقەتی ئەویکە بەدەنگتەوە دێت ئەم بەدەنگەوە هاتن و لە یەکتر نزیک بوون و بەیەکەوە بوونە زۆر جار زۆر لە گرفت و کێشەکان چارەسەرەکات زۆر لە خەمەکان ئەڕێنێتەوە زۆر لەسەر سوگەکات تۆ ئەگەر بەتەنیا ئەو خەفەت و ناڕەحەتی و هیلاکی ڕۆژوو توش بێ ڕۆژووی بەتەنیا نازان تاقیتان کردێتەوە زۆر قورسەکە بەتەنیا لە خێزانە بە ڕۆژوە بیت هەست بە هیلاکێکی زیاد لە حەدەکەی کەمترە حەسەیتەوە بەڵام لە ڕۆژووی جەماعیە زۆر سوگیە بەدەستەوە حتا بۆ ئەو کەسێک کە ناتوانێت بە ڕۆژوو بێت ڕۆژووی جەماعی پێخۆشە و بە ئاسانی ئەیتوانێت بیگرێت من لێرە ئەڵێم زۆر گرنگە خێزان ئەم بەیەکەوە بوونەوەی بەردەوام بێت ئەم نزیک بوونەوەی لە یەکتر بەردەوام بێت و بتوانێت پارێزگاری لێ بکات بە گرنگی بزانێت هەر ئەوەی کە کۆبوونەوەی سەرسفرەیەوە قەناعەتی من خێزانە بێ هەوڵبات لە دوای ڕەمەزانیش و لە کاتی ڕەمەزانیشە زیاد لە کۆبوونەوەی سەرخوانەکان چەند کۆبوونەوەی هەبێ مەسان کۆبوونەوە هەبێ بۆ قسەکردنی باش قسەی چاکە بۆ یەکتر بکەن بۆ ئەحواڵ پرسی و لە یەکتر پرسیینەوەی یەکتر باواز بین لەو هەموو مەشغەڵەتەی کە ئەمڕۆ وەسایلەکانی پەیوەندی دروستی کردووە ئامرازەکانی پەیوەندی وای کردووە خێزانەکانی ژەبێ بە ئەم ئامرازانە پەیوەندی بە یەکترەوە بکەن زۆر کەم ئاگان لە معانات و هیلاکی و ماندووی و بێتاقەتی یەکتر هەیە بۆیە ئەگەر ڕۆژوو بەم مانایەوە لی تێبگەین ئەو حاڵەتە بە بەرجەستەی بە چای خۆمانە بینین کە خێزانەکان ئاسوودە ئەبن و مناڵەکان و گەورەکان بەیەکەوە ئەوەی کە تازە پێ ئەگا ڕۆژوو بەلایەوە قورسە لە لای ئاسانە بێ بەوەی بینێ کە ئەوانەی خێزانەکە کە بە ڕۆژون هەمویان بەیەکەوە زۆر ئاگایان لە یەکترە ئەبێ بەرداوامی بەمە
خێزان چۆن بتوانێت چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزان کرد چۆن تیاژیا چۆن تیا ئاسوودە بوو چۆن کاریگەری لەسەر دروست کرد ئەو بتوانێت بەردەوامی بەوە بە وە زوو ئەم دانیشتانەوە ئەم کۆبوونەوەانە بۆ بیرخستنەوەی یەکتر بە ئاکارە جوانەکان و دوورخستنەوەی یەکتر لە ئاکارە خراپ و هەڵسو کەوتە خراپەکان ئێمە زۆر گرنگە ئەمە بەردەوام بکەین چکە ئێمە بەشە لە خێزانەکانمان کە مردووە کە فەوتاوە لە ڕووی پەروەردەیە و لێکترازان دروست بووە کێشە ئاڵۆزی دروست بووە مناڵەکان دایک و باوک ناتوان وەکو پێویست ئاگان لێ بێ ئەم مەژغەڵەتە بوونی ئەرک و مەژغەڵەتی زۆر و دەوامی زۆر و پەیوەندی بەتابەتی کۆمەڵگە ئێمە ئێستا داوامەکەی زۆر بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانیشی بەردەوامە لەولاوە خەریکی پرسە و خۆشی و ناخۆشی کەس و کار و عشیرەتێکی زۆری هەیە ئاگابوونی لە مناڵەکانی وەکو پێویست نییە ئەم مانگی ڕەمەزانە با فێری ئەوەمان کا خێزان ئەمە بیر بێنێتوانێ کە دوای ڕەمەزانیش ئەمە بەردەوام کا لە یەک نزیک بوونەوە گرفت ناهێڵە کێشە ناڵێ ئەوەی زۆر قورسە تۆ توانی لە کاتی نزیکی بوونە ئاسان و سالی بکەیت لەسەر یەکتر و بۆ یەکتری ڕوونکەیتوانێ ئەمە وای کردووە خێزانی پێشووتر چەند قەڵە باڵغ و گەورە بووە گرفتی زۆر کەمتر بووە لە خێزانی ئێستا کە جاری وایە چەند تاکێکی کە من بەڵام یەک دنیا گرفت و کێشیان بەیەکەوە هەیە ناتوانن شت لە یەکتر قوبولکەن ناتوانن تەحملی بێزاری و ناڕەحەتیەکان و صفەتەکان یەکتر بکەن ئێمە بەهۆی ڕۆژوانێ کۆمەڵە صفەتی پێشووتر کە هەمانەوە یەکتری پێ ناڕەحەت دەکەین وازی لێنین چکە ڕۆژوو کۆمەڵە زاوابیت و قاعیدی خۆی واز دەوانی پێشووتر بانێن ئەگەر بتوانین ئەم بەردەوامی پێبین چکە هەدەفەکەی ئەوەیە واز دەو خراپانە بێنین وەزاڵ بین بەسەر خۆمان ئەوە زۆر شتێکی یەک شت هەیە کە ئەوەی کە بتوانین ئەمانە بکەین ئەوەیە کە ئێمە ئەبێ بزانین یعنی بەڕاستی یەقینەن لە دڵ و دەروونمانە بچەسبێ کە ئێمە لە ڕەمەزانە هەر کار و کردەوەیەک ئەنجامین یعنی ئەجرێکی لە ڕاددەبەدەر و گەورەمان هەیە کە کاتی ئەمەمان کرد بەڕاستی ئەو کاتە ئەتوانین زیاتر زاڵ بین بەسەر ئەو هەڵس و کەوتەکانمانە زاڵ بین بەسەرەوەی کە چۆن پارێزگاری لە ئەندامەکانمان بکەین چکە حکمەتی ڕۆژوو بۆ خۆی بریتە لە خۆ دوورخستنەوە لە گوناه و تاوان و کردنی هەوڵدان بۆ کردنی کار و عملە چاکەکان یعنی ئێمە ئەمە لە خۆمانە دروستکەین لە ڕەمەزانە و هەر کاتێک کە تۆ بە ئیمانەوە کەزانی و هەر شتێکت لە ڕەمەزانە هەڵسی پێی بەڕاستی بە خۆ دروخستنەوە لە شتێکی خراپە بۆ نمونە کاتێک کە ئەبینیم مەسەلە سەرۆکی خێزانەکە یاخود یەکێ لە ئەندامانی خێزانەکە سەرەکی تووشی حاڵەتێکی عەسەبیەت و هەڵچوون و ناڕەحەتی و تووڕەبوون ئەبێ یەت ڕژێ بەسەر مەسەلە لە هەمووی هینترکێ تاکەکانی خێزان هەموو یەکرێتەوە چونکە هەر تەشویشێک بۆ یەکێک لە خێزانەکە دروست بێت تەشویشەکە بۆ هەموویەتی ئەبینین بەڵام زۆرترین پشک بەرکێکە بۆ ئافرەتەکەیە ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ پێچەوانە وەستاویتەوە لەوەی کە خوای پەروەردگار یا پێغمبەری خوا صلی الله علیه و سلم داوات لی ئەکا لە قسەی نەشیا و زمانت بپارێزی لە جوێن و لە توانجدان و لە ناڕەزایی دەربڕین بەرامبەر بەو شتانەی کە دروستی کردووە چکە هەر بۆ خۆی کە کاتێک تۆ خۆ دوورخستەوە لەمانە کاتێک کە ئەبینی خێزانەکە و ماڵ و مناڵەکەت مەسەلە ماندوون هەر بۆ خۆی سوپاسکردنەکە بەڕاستی حاڵەتێکی دەرونی مرتاحت پێ ئەدا کە ئاسوودەیی ئەبەخشێ بە ئافرەتەکە ماندۆتیەکانی کەم ئەکاتەوە بۆیە ئەم حوسنی چاکەڵس و کەوتکردن لە خێزان بەڕاستی ئەبێ بیگەڕێنینەوە بۆ حاڵەتە ئیمانیەکەمان حاڵەتێکی تر ئەوەیە کە ئێمە بەڕاستی مشارەکەکردن لەو عیبادەتانەی کە ئەکرێ يعني ئەبێ ئەم خێزانە تاک بە تاکی خێزان ڕابێت لەسەر ئەوەی کە ئەمە ڕەمەزان بۆ خۆی مەشغەڵەتێکی گەورەیە لە ڕووی ئەوەی کە بە تایبەتی لە ناو کۆمەڵگەی ئێمە خواردنی زۆر ئامادەکردن و حەلەویات و شیرینی و هەر شتێکی ناولێنی مەسەلە ئافرەتێکە بۆ نمونە ئەیەتەوە لە داوامەکەی یعنی یەکەم شت کە دێتەوە ناو ماڵەکەی کە کاتی خۆگۆڕینی بیر لەوە کاتەوە مەتبەخەکەی بانگەکە بە دەنگێکی گەورە وەرە سەر مەسەلە ئەوە کە حاجەت ئەوە هەیە حتا ئەمانە جێبەجێکە دوایی یەکسەر دێت بەرەو مەغریب دێ سەیرەکەی ئامادەکردنی خواردن دوای ئەوەش بەرەو ئەوە ئەڕوات کە مەسەلە خێرا کۆکردنەوەی سفرە و خوانی بەربانگ دوای ئەوە مەسەلە تەراویح دوای ئەوە هێشتا لەوانە نەبووتەوە سەیرەکەی لە جەماعەت دێنەوە خێرا میوە بێنەوە خێرا ئەوە بێن یعنی بە بەردەوامی ئەم ئافرەتە هەتا ڕۆژ هەتا ئەگاتەوە سحور بەڕاستی بە بەردەوامی لە کاردا ئەنجا دوای ئەوەش تاوا نابێ خێرا ئامادەکردنی نانی پارشێ و ئەوانە دواتریش بە دوایەوە هەڵگرتنەوە شتەکان یعنی ئەمە قورسایەکی زۆر گەورەیە لەسەر شانی ئافرەت پێویستەکە تاکەکانی خێزان ئەو قەنەعەتیان لا دروست بێت کە ئافرەت
بەس تەنها نابێ لە مانگی ڕەمەزانە بەس تەنها ڕۆلی چێژلێنەر و خواردن ئامادەکردن بێ بەڵکو ئافرەت لە مانگی ڕەمەزانە ئەبێ وەکو هەموو تاکەکانی خێزان بەشداری بکە لە عیبادەت و تاعەتەکانی کە لە مانگی ڕەمەزانە یعنی تێبینی ئەگەی لە زۆر خێزانەکانە کا تێبینی پیاوەکە جاری وهەیە بە ختم و بە دوو ختم و بە سێ ختمیش ناوەستێ تێگەی بەڵام ژنەکە فریا هیچ ناکەوێ یعنی واتە سەورەکە ئیتر ئەم ئەجرێکی خو هەرچەنە دڵنیام لەوەی ئەو ئافرەت بەڕاستی تەنها چاوەڕێ ئەوە بکات کە خوای پەروەردگار پاداشتی باتەوە ئەوە بۆی لە هەموو شتەکان و لە هەموو عیبادەتەکان گەورەترێکە بە تایبەتی کە خات و قەدەم خێر ئاماژەی بەوەدا کە تۆنان بۆ کەسێکی بە ڕۆژ و ئامادەکەی ئەجر و پاداشتی ئەو ڕۆژوانت هەیە لە هەمان کاتە بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی ئەویش کەم بکە ئەمە پێویستەکە یعنی لە ناو هەندێ نەریت هەیە لە ناو خێزانەکاندا بگۆڕێن بە شێوازێکی وا بگۆڕێنەشتی باشتر لە جیاتی ئەوەی ژن وەک کائینێک کە بەس تەنها چێژلێنەر بێ و خواردن ئامادەکە بێ بگوازرێتەوە بۆ ئەوی کە ئەویش وەکو هەموو تاکەکانی خێزان مافی بەشداری هەیە لە تەراویح لە قورئان خوێندن لە ذکر و تەسبیحات پێویستی بە کاتێکی تایبەت هەیە کە حاڵەتی دەرونی خۆی ئەبدێت کاتەوە حاڵەتی ئیمانی خۆی ئەبدێت کاتەوە یعنی ئەمانە گرنگترین شتن لە ناو خێزانە بەڕاستی دەبێ بکرێت. پێم وایە ئەگەر بەممانانە هەمووی کۆکینەوە بە یەکەوانێ مانگی ڕەمەزان و پێشوازی مانگی ڕەمەزان گرنگترین ویزگەی بە خۆداچوونەوە و تازەبوونەوە و لە یەکتر نزیک بوونەوە و قەناعەتبوونی خێزانە بە یەکترەوە بە یەکتر بەستنەوەی خێزانە بە یەکترەوە کە ئەمەیە ئەو مانایی کە خوای پەروەردگار ویستوێتی لە فەلسەفە و مانای ڕۆژوە بە ئیماندارانی بڵێ یەک مانگ بە یەکەوە سەرجەم موسڵمانان لە هەموو جیهانە بە ڕۆژوو بن واز لە هەرچی هەڵسوکەوت و شتە نامەکان خراپەکان بێنن نزیک بنەوە بە معنای نزیک بنەوە لە یەکتر بە یەکەوە بە ڕۆژ مەخۆن بە یەکەوە بخۆن ئاسوودە بن ئارام بن لە شت هاوکاری یەکتر بکەنەوەی ئاواخان زۆر تووڕەمە بن تووڕەمە بن هاوکاری یەکتر بن مناڵ لە مناڵیەوە فێری ئەوە بکرێ هاوکاری دایکی بێ ئەمە ئیشی ئەو نییە بەتەنیا ئیشی هەمووانە ئەرکی بەڕێوەبرنیە و خێزان بەتابەتی هەمومان لە مانگا بەشن خەریکی کۆکردنەوەی ئەجر و پاداشتی قیامەتی خۆ من و تۆ فەرقمان چیە ئەبێ هەمووان فێریەوە بن ئەبێ خزمەتی خۆ بکەی بە خەمخۆتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوانترین نمونەی لەوەیە پیشان داوە هیچ کات قورسکەر نەبووە ئەرکی بۆ کەس قورس نەکردووە هەموو کاتێ ئیشی خۆی بۆ خۆی بەڕێ کردووە فێری ئەوانی بەردەستی کردووە ناڕەحەتیان نەکە بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە مانگی مانەوەیە بۆ عیبادەت مانگی لە خوا نزیکبوونەوە و خۆشەویستیە مانگی لێخۆشبوون و بەدەستخستنی لێخۆشببوونی خوای پەروەردگارە سەڕێنەوەی ئەوەی پێشووە لە تاوان و بوونا و چاکردنی ئەو هەوڵە و کەم و کوڕیانەیە کە تۆ ڕۆژانە بۆی تێکەڵاوبوونی جەنجاڵی ناو کۆمەڵگاوە توشتە بێ تۆ لە مانگایە دەستیەخی هەر ڕۆژ و خات و قەدەم خێروامان لێکە کە خێزانێکی تۆکمە بین ئەم تاکی خێزانە بێ کۆگرێ دەدا کۆ دەکاتەوە خات و ئاوان بابەتێکی جوانی و ڕۆژان لەسەر مۆزۆی ئینفعالی زۆر جێگەی داخە کۆمەڵگەی کوردی بە تایبەتی پیاوی ئێمە کۆمەڵگەی کوردی ئێمە زۆر هیلاکە بەبوونی ئەم هەموو زبرێ ناخۆشی ڕوویتیەکە بەردەوام حەدەس لەسەر حەدەس بەردەوام مێشتینە ئارامەوە دەکا ئینفعالی بن زۆربەی لە خێزانەکە بە تایبەتی برسێتی یا تایبەت ئەوانەی کە نەخۆشی شەکرانە یا هەندێک کە جگەرە خۆرن یا هەندێکی ترکە بادی ئابووری و دارایی ناجێگیرە ئینفعالەکە و بەسەر تاکی خێزانەکە بێگومان وەزئی خۆی بەڕاستی بەتاڵەکاتەوە بەس ئەمە ئەگەر بزانێت دیراسە بکات لە خێری ئەو ڕۆژە پێچێ کەم کاتەوە تەوازونی ئەم خێزانە تێگەدات نایەکسانی دروست دەکات بەڵام ڕۆژۆ بێ موال ئێمە بکات خۆشەویستی و تەبایی بۆ تاکی خێزان بگێڕێتەوە ئێمە کە لەبێ لە حکمەتی ڕۆژ و لە واتای ڕۆژ و لە ئەهمیەتی ڕۆژ و لە گرنگی ڕۆژ و لە ناوەڕۆکی ڕۆژ و تێبگەین و بە معنای کەلیمەش لە ئاکار و کردەوەماندا وجود و بوونی هەبێ ئینشاءڵڵا ئاشتی و تەبایی و یەکسانی و محەبەت و خۆشەویستی بۆ تاکی خێزان و کۆمەلگا بگێڕینەوە ئینشاءڵڵا کۆتای قسەکانمان ئەوان هیچ ماوە ئەگەر شتێکی کورد من هەر ئەو ناڵم یعنی بەڕاستی هەروکو خات و قەدەم خێر ئاماژەی بەوەدا مانگی ڕەمەزان بۆ خۆی مانگی تەقوی ڕۆحەکانە مانگی بەهێزکردنی مەسەل یعنی شڵی هاوسەنگیەکە لە بینی ینی هاوسەنگ ڕاگررتنی لایەنە مادیەکە و معنەویەکەیە یعنی تۆ کاتێکە ڕۆح چۆن پێویستی مەسەلە جەستە چۆن پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە کە تۆ لێ یەگریتەوە ڕۆحیش لە هەمان کاتات پێویستی بە تەوازونێک هەیە ئەوش پێویستی بە خۆراکێک ئەوش خۆراکەکەی بریتێ لە زیکر و مەسەلە تەسبیحات و عیبادەتی زۆر و هەستانەوەی شەونێژ و خوێندنی قورئان و ئەم شتانە هەمووی بریتێ لەو خۆراکی کە ئەدرێ بە ڕۆح
بۆیە پێویستەکە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی یعنی هەوڵی ئەوە بدەین کاتەکانمان بە فیڕۆ نەدەین و سرعت بکەین لە خێر و چاکە بۆ بە تایبەتتریش یعنی بەڕاستی لە دەشەوی ئەواخری مانگی ڕەمەزانە بەڕاستی ئەو کۆتایی مانگی ڕەمەزانە کە پێویستەکە لەو شەوانەدا بە تایبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆرتر لە جاران زۆرتر لە تەواوی مانگەکە بەردەوام خێرای کردووە لە کردنی کاری چاکە و مەسەلە عیبادەت و ئەمانە ئەمە ئەبێتە مای ئەوەی کە ئەم عیبادەت و تاعەت و عیبادەتانە ئەبێتە ئەوەی کە خێزان بە شێوازێکی ئاسایی و بە شێوازێکی ئارام بەڕێوە بچێەوە ببینە خاوەنی خێزانێکی بەختەوەر کە ئەوەش یەکێکە لە داواکاریەکانی خوای پەروەردگار کە داوامان لێکە هەمیشە ئاشتی بەرقەرار بێ لە هەموو شتەکانمانە. بەڵێ دەستان خۆش بێ هیوادارین بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە هیوادارین توانی بێتمان لە بەرنامەی ئەم جارەماندا تیشکمان خسبێتە وەکو پێویست تیشکمان خسبێتە سەر بابەتی پێشوازی مانگی ڕەمەزان و گرنگی مانگی ڕەمەزان بۆ خێزان و گرنگی ئاسوودەیی خێزان و مامەڵەی جوانی خێزان بەیەکەوە لە مانگی ڕەمەزاندا خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵکە و ئیشەڵڵا بێتە مای لێخۆشبوونی گوناهەکانمان و بێتە مای ئاسوودەیی و ئارامی بۆ هەموو خێزانەکان. دەست خۆش بێ.